مامۆستایانی زانکۆ کە لە باڵاترین توێژەکانی کۆمەڵگان بەدەست نەبوونی موچە و وەڵام نەدانەوەی حکومەت بۆ داواکاریەکانیان داد و بێداریانە لە کاتێکدا دەبێت جگە لەو مافە سەرەتاییانە پێداویستیەکانی دیکەی پەیوەست با پەروەردە و فێرکردنیشیان بۆ دابین بکرێت تا نەوەیەکی تەندروست و داهێنەر پێ بگێنن. بەڵام لەم هەرێمەدا ئەمەش وەکو هەموو شتەکانی دیکە بە پێچەوانەوەیە. بەشێک لە مامۆستایان دەڵێن دەستبردن بۆ مافەکانیان شکاندنی شکۆی زانست و زانیاری و بێڕێزیکردنە بە توێژێک کە پێگەێنەر و پەروەردەکەری نەوەکانی داهاتووە. ئەمڕۆ ئەم بێمنەتی دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستان هەموو چین و توێژەکانی گرتووەتەوە. من حەزەکەم هەر کامێراکە بچێتە سەر وێنەی بە ڕێز مامجەلال ئەو ڕستەیی خوار خۆی بخوێنێتەوە کە ئەڵێ ئەگەر سیاسەتمەدار نەبوومایە حەزمە کرد مامۆستای زانکۆ بم. هەر ئەوە ئەبێ شەرمێوە بیانگرێکە نوخبەیەکی کەمی ئەکادمیستی زانستی هەیەتەوە ئەگەر ئاوها تەعاملی لەگەڵا بکەی ئاوها یاری بە کەرامەتی بکەی چونچە موچە بەس ئەو پارەیە نییە، موچە کەرامەتە، موچە مافی ئینسانە، مافی ژیانە، عەقدێکی ڕسمیە لە بینی حکوومەتی هەرێم و فەرمانبەرانی خۆیە کە ئەو خۆی ئیخلال بەم عەقدە بکات، کە ئەو خۆی هیچ حسابێک بۆ ئەم نوخبەیە بکات کە هەزارەهان بەرپرسە لە پەروەردەکردنی زانستی و کۆمەڵایەتی هەزارەها خوێنکاری گەنج دەبێ بە وازەحا بێ چۆن سەیری باقی کۆمەلگا بکات و وڵای ڕاستەکەی نازان بۆچی ئەمە تۆ هەتاکەی ئەمە ئاوهابێ هەست کەس و داوای مافی خۆی بکەوە بێتە سەر جادە و ڕێگە بگرێ و یاوەتانێ دەوام نەکات بۆچی نەوەکو بەس خوێندنی باڵا و مامۆستا و فەرمانبەر ئەوانەی تریش هەمووی ئەوەتانە بێ بایکۆتکەنە بێ دەوام ڕاگرن ئەو کاتە توینی توێژینەکانی تریش هەمویان ئەم دەسەڵاتە یعنی زۆر بێباکە ئەڵێ کاکە جان ئەوەنە لەبەر دەستمانایە. حکومەت دەست لە کەس ناپارێزێت و موچەی هەموو چین و توێژەکانی زەوت کردووە. هەر ڕۆژە و چین و توێژێک بۆ داواکردنی مافەکانیان دێنە سەر شەقام تا کارگەیشتۆتە مامۆستایانی زانکۆش کە ماوەی هەفتەیەکە بەهۆی بێموچەیی بایکۆتی دەوامیان کردووە، بەڵام حکومەت لە ئاز داواکاریەکانی ئەوانیش هەر بێدەنگە. ئەوان ئێمە وەکو بەشێکی کۆلیجەکان زانکۆی سلێمانی ئێمە وەکو کۆلیجی زانستان دازارە کوشتتوکاڵەکان و ئێم پەیامە تۆزە زۆر بەڕوونی بگات ئێمە تەنها موچەی مانگی یەکمان وەرگرتووە، واتە موچەی مانگی دوو موچەی مانگی سێشمان وەرنەگرتووە پێێنێنە مانگی چوارەوە. بۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە باز دابەشکردنی موچەی مانگی سێەکە ڕاستتر وایە بڵین تایسا موچەی مانگیەکی تەوزێ کردووە، چون کاتێک تو ئەتوانین بڵێ مانگی دوو تەوزێ کراوە ئەگەر بێت و هەموو وەزارەتەکان وەریان گرت بێ. وەمە هەفتەیەکە لەسەر ئەم شەقامەی ئەم بەردەمی زانکۆیمان گرتووە کۆلیژەکەی خۆمان داخستۆ بەڕاستی بەداخەوە کەسێک نایە ئاورێکمان لێباتەوە. ئەوەی کە ئێمە داوایەکەین تەنها موچەی خۆمانە، تەنها موچەکەمانە ئەو ئەرچێ بە منە سپێرە ئەرکەکەی بۆ جێبەجێیەکەم بە مقابلی ئەرکەکە مافەکەی خۆمەکە بمداتێ نامداتێ. موچەی مانگی دوی فەرمانبەران و مامۆستایان تا ئێستا دابەش نەکراوە و لە ساڵی 2022 تەنها موچەیەک وەرگیراوە. ئەمە لە کاتێکدایە نرخی نەوت زۆر بەرزە و بەغداش 200 ملیار دینارەکە دەنێرێت. مامۆستایانی زانکۆ دەڵێن ئێستا شکۆی خوێندن و زانکۆ و مامۆستایان بەهۆی گەندەڵی و بەهەدەردانی سامانی گشتی لەلایەن دوو بنەماڵی حکومڕانەوە لەکەدار کراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.